خۆزگە موبایلە بوو. خۆزگە موبایلە بوو. شەڵا بە شەڵایی خوا موبایل بوومان. بۆ خاتری خۆ پێغەمبەر ئەم کابرایە تێک چۆ بۆچی واکە؟ ئەم کابرایە بۆچی نارێ بخۆم کار؟ ئاخ بۆ موبایل. ئێتخوا باوکم مەحوولەوە چواری بەیان من تایسە نەخەوتوم. خۆزگە موبایلە بوو. چی تێک نەچوو بۆ خاتری خۆ پێغەمبەر ئەم؟ ئێستا تو بۆ ئەم شەو بوویتە خەسە بۆ جانی من؟ خۆزگە موبایل. کورە کاکە هاوە موبایل پڕ بەحدەیە دەچی لە یەکەی بیکەتە ها. کاکە تێک چوو تاسامە. من تێک چووم. من تێک چووم. لە ئێوارە بۆ تۆ هێشتم بخەوم. 5,000 جار وتێتە خۆزگە موبایلە بوو. موبایلی چی کاکە موبایلت بۆ چییە؟ ئەوەی کە لە دڵی منایە تۆ نایزانی نا. کورە بابە بیخە دڵی منیشە با منیش بزانم دڵم تەقی خۆزگە یەک جار پێم بڵێ ببڕێتەوە بەس بزانم ئەمە چییە مشکلەت چیە تۆ لە ئێوارە خۆزگە موبایلە بۆ هێشتوتە من یەک دەقە بخەوم. من یەک شتەڵم بەس یەک شت. دە باشە دی. ئەڵێم خۆزگە موبایلە بوو. بۆچی خام لێم کرد. هیچ بووە؟ کاکە ئەو هەموو موبایل. کاک سامەجان تۆ لە من ناگەیت. ئەوەی لە دڵی منایە یەخوا لە دڵی کەس ناگەیت. کاکە دە پێم بڵێ دڵم تەقی تۆ تێک چووی تۆ عەیبت نەبوو تۆ ئێوارە هاتی بە حیساب ئێرە بخەوی. کاکە بەس پێم بڵێ تۆ ئەو ماڵە ڕاقی و جوان و ماڵە خۆشی خۆت بەجێهێشت نەهاتووی لەم ژوورە ساد و سڕەی من ئاخەوی. ناتوانم. نەمتوانی بڕۆمە ماڵەوە چاوم بەلای نهات. یعنی بەتەمە هەلێرە بخەوی؟ بەم حاڵیشەوە؟ ئەزانی بۆ؟ تۆ خۆزگە موبایلە بوو. کاکە بەس پێ بڵێ بۆچی موبایلە بووی تێم گەێنە دڵم تەقی من خەریکە مێشکمە تەقی ئەم شەو تەبای نەخەوتوم تۆ بەزە قسێ دوو تۆ بەس بزانم چێ وا تەسیری لێ کردووی تێم گەێنە. یاخوا ئەوەی لە دڵی منە لە دڵی دوژمنەکەشمان دەبێت. چارە نییە بۆ باسێکم. دی بۆ دەزانی من مامۆستای کوردی. وایە مامۆستا. وتم بە ئیمتیحانی سەری ساڵ تەلەبەکانم بە ئیمتیحانێکیان کەم لەسەر خۆشەویستی. داڕشتنی خۆشەویستی. طبعا امتحانی سەری ساڵە ناوەکانە نوشتێنەوە تیپێکی دێن بۆی کە بە عەدالەت ئێمە دەرەجەکان بێنمەتەوە. الحەقی خوێنمەوە داڕشتنی جوانتیان بوو. یەکێ لەسەر خۆشەویستی دایک، یەکێ لەسەر خۆشەویستی نیشتیمان، یەکێ لەسەر خۆشەویستی هاوڕێ. یەکێک لە تەلەبەکان داڕشتنێکی بۆ نووسیبوون بە ناونیشانی خۆزگە موبایل دەبوو. لەوە باشە من پێم وتون داڕشتنی خۆشەویستی بنووسە. ئەمە چییە نووسیەتی خۆزگە موبایل دەبوو؟ دنبابی خوێنمەوە. نووسیبووی خۆزگە موبایلەکەی دەستی دایکمە بوو. دایمە لەبەر چاویایەتی و بۆ هەر شوێنێ ئەڕۆژ ئێبر لەگەڵ خۆیە. بۆ مەتبەخەکە ڕۆی بۆ میوانەکە و دایمە لەگەڵیا بوو. خۆزگە موبایلەکەی دەستی باوکم دەبوو. دایمە لە پاڵ خۆیان داینا سەیدیە کرد، پاکێ کردەوە، زەردەخەنەی بۆ کرد. لە شوێنێکی تیا تەلەبەکە نووسیبووی خۆزگە موبایلەکەی دەستی براکەمە بوو. بۆ هەر شوێنێک بڕۆشتایە لەگەڵ خۆیان ئەیبر. بۆ پارک، بۆ شوێنی خۆش. لە شوێنێکی تیا نووسیبووی خۆزگە موبایل دەستی کوشەکەمە بوو. لە کاتی ئیشکردن و قاپشتن و پەنجەرە پاکردنەوەشە هەر لە دەستیەوە بوو یانی بۆ کرد و پێکەن. بەخوا جێی داخە. تۆ سەیری کە تۆ دیقەت بە مناڵێک ئەمەنە پەراوێز کرێت. ئەمەنە گرنگی بە موبایل بدرێت ئەوە لە گرنگی بە مناڵەکە نەیە. وەرحاڵ ئەوە جێی داخەکە نییە. ئەوەی کە جێی داخەکەی ئەماوێکیزم بۆ دەیگەڕمەوە. وتم بزانم کێ ئەم مناڵە ئەمەنە زیرەکە؟ ئەمەنە کاریگەری ئەو موبایلە لەسەر مناڵەکە هەیە با بزانم کێیە؟ بەڵێن بە دوای باوکیان وەزیری فروک و توسوای کرد. کێ بوو؟ ئەوە چونکی دەفتەرەکەی کلۆ تیپمان لێەوە کەسەیەکەم کێ باشە. کێ بوو؟ کوڕەکەی خۆم. ئەوەیە ئەو ژانە لەو دڵم دەرناچێت. نەوەڵا کارسامان تۆ لە خۆ بکەرە مۆپیفی بنەوە بزانم دڵچێکی ئەو ژوور نەفەن. دەی گوێم گوت کارسامان خۆزگە موبایلە بووم. خۆزگە موبایلە بووم. دەبێت تۆ دەیسراحەتی وا ڕۆژ بووە. خۆزگە موبایلە بووم. هەڕەکە کاکە جوان تۆ بخەو بنە. خۆزگە موبایلە بووم.
خۆزگە موبایلە بوو ايه خۆزگە موبایلە بوو هذا بقول نجي للزيارة كذا امشوا هنا يدخل ان شاء الله هذول نجي غيتاكو ئەم تەکنۆلۆژیا موبایلە چەندێک سوودی هەیە دوو ئەوەندە زەرەری هەیە ئەوەنەی کە گرنگی بە موبایلەکانتانێن دایکان باوکان خۆشکان برایان ڕوبعی ئەوەش گرنگی بە مناڵەکانتان بن بەجددی یعنی گرنگیدان بە مناڵ زۆر زەڕورترە لە گرنگیدان بە سۆشیال میدیا و بە نازانم چی و بە فەیسبوک و ئەنستاگرام و کۆمەڵێ بابەتی تر هەیە مناڵەکانمان زۆر لەوە شیرینتر و زۆر لەوە عەزیزترن چونکە ئەوە نەوەی دواڕۆژی ئێمەن